a very sad thing that happened here to the people of Halabja. ئەو مەرگەساتەی کە لە هەڵەبجا هاتووە بەسەر کورددا هاتووە وتی مێژوویەکی هاوبەشمان هەیە پەیوەندێکی هاوبەشمان هەیە لەگەڵ گەلی کورددا لە بەرەوەی کە خەڵکی ئەفریقای باشوور بە هەمان کارەسات و بەرگەساتە لە ڕابردووە ڕۆشتوون بۆ دروستکردنی ئەم پردی پەیوەندیانە گرنگە بۆ ئەوەی کە دڵنیابین لە داهاتوە کارەساتی هاوشێوە ڕوونایەتەوە ئێمەش وەکو خەڵکی کوردستان چۆن ڕژێمی پێشوو ویسێتی گەلی کورد لە ناوبە ئەو کاتێک کە سپی پێستەکان لە ئەفریقای باشوور کە کەمینە بوون دەسەڵاتیان هەبوو پلانیا ئەویان هەبوو کە هەموو خەڵکی ئەفریقای باشوور مەبەستی ڕەشپێستەکانە لە ناو ببەن و کاتێکیش کە نێلسن ماندێلا لە ساڵی 1992 دا ئازاد بوو یەکێک لە قسەکانی ئەوە بوو کە وتی ئازادی ئەفریقای باشوور تاو نابێ هەتاوەکو ئازادی خەڵکی کوردستانیش و واروانەتەوەکانی تریش بەدەست نەهێنرێت. It was very much necessary for me to come and grieve with the people of Halabja.